ئێمە چینە هەولێر میوانێکمان لەگەڵ دەبێ بەڕێز دکتۆر زەینەدین مەولود کە بەڕێزیان دکتۆران لە زانستە سیاسیەکان هەیە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەیە. دکتۆر سڵاوت لێبێ. منەمێ سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەر لە دەستپێکی ئەم هەڵگیرساندنی ئەم جەنگەدا هەرێکە لە ئیسرائیل و ئێران ئاماژەیان بۆ دەکرد کە دەیانەوێت بەرگری لە خۆیان بکەن. ڕەنگە ئەم پرسیاری بەشێکی زۆری خەڵک بێت، بەشێکی زۆری وڵاتان بێ. ئایا جەنگی نێوان ئێران و ئیسرائیل هەر بەڕاستی بەرگریە یان هەرێکێکیان بۆ خۆیان دەیانەوێت پێکدادان بکەن؟ زۆر سوپاس بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. بێگومان کێشەی برێم ئێران و ئیسرائیل کێشەی بەرگریکردن ڕەنگە بەرگریکردن ئەوەندەی کێشەی دەست بە سەرداگرتن یاخود ڕۆلی گرنج لە ڕۆژهەڵاتی ناوەڕازبی ئەوەندە کێشەیەک نییە کە برێن بەرگری لە خۆکردنە، چونکە ئێران وەکو وڵاتێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێگەیەکی هەیەەوە بە تایبەتی لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران پەلی هاوێشتە بۆ دەوڵەتەکانی تێروە تا پێش 7 ئۆکتۆبرش دەستی بەسەر کۆمەڵێک وڵات داگرتە بوو پێگەی لە عێراق، لە لوبنان، لە سووریا، لە غەزە، لە یەمەن پێگەیەکی زۆر زۆر بەهێز بووە. بەردەوام لە ڕێگای ئەو لە قوپۆپانەی خۆی گرفتی بۆ ئیسرائیل دروستە کرد، کێشەی دروستە کرد، سەرنجامەکەشی لە 7 ئۆکتۆبەر گەیشتە لووتکە و بەلای ئیسرائیلیشەوە بەرگریکردن لە خۆی بۆکو ئەوەی خۆیان باس ئەەکەن بەرگریکردنێکی وجودیە، ینی سیراعەکە سیراعێکی ناوچەیە لە نێوان دوو هێزی هەرە گەورەی بەهێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێران وەکو باسم کرد بە جوگرافیا بە مێژوو بە هێزی سەربازیەکانی بە چەکە بالیستیەکانی و ئیسرائیلیش بە تەکنۆلۆجیای پێشکەوتووی و هەروەها بە پشگیری وڵاتانی ڕۆژئاوا بۆ عیلاقاتێک کە لەگەر بەشی زۆری وڵاتانی ئەوروپای هەیە. لەبەرەوە بەلای ئاسایشی نەتەوەی ئیسرائیل و بەلای ئاسایشی نەتەوەی بنەماکانی ئاسایشی نەتەوەی ئێران ئەو دوو وڵاتە هەر وڵاتەکەی تر بە هەڕەشە و مەترسی لەسەر بوونی خۆی و جوودی خۆی ئەبینی. ئەوە شوای کردی ئەوانە بەردەوام لە سیرا و لە ململانێدا بن. ململانەیەکەش ئەوە وەکو باسم کرد پێشتر پێش 7 ئۆکتۆبەر ئێران لە ڕێگای ئەو لە قوپۆپانە کێشەی بۆ ئیسرائیل دروستە کرد و لە دوای 7 ئۆکتۆبەرش کە لە سووریا لە لوبنان و هەروەها لە حوسیەکان و لە ناو غەزەش بە پشگیری ئێران هێرش ئەکرا سەر ئیسرائیل. ئیسرائیل ئەوەی بە هەڕەشە و مەترسیەکی زۆر زۆر گەورە ئەبینی لەسرە خۆی بە تایبەتیش لە حاڵەتێک ئێران شەڕەکەی لە دەرەوەی خۆی وەڵام لە ناوە خۆخەریکی بنیاتنانی چەکە ئەتۆمیەکانی بوو، هەروەها چەکی ناوچی بوو، بنیاتنانی پیشەسازی چەکی بالستی بوو. ئەوەشیان ڕاستیەکەی بەلای سیاسەتی نێودەوڵەتی کە بەشێکی لە ئەمریکا و ئاراستە ئەکرێ قبول کراو نەبوو و دوای هاتنی ترامپ وەکو ئەبینین ینی دەرفەتێک درا بە ئێران، ینی ڕاستیەکەی ئێرانیەکان پێیان وابوو ئەو دەرفەتە ڕەنگە درێژە بچێشی، چونکە خۆیان یەک لەو وڵاتانن کە بە پشو درێژیەوە بەڕاستی بابەتی سیاست و دیبلۆماسیەوانەوەکەن. ئەوان نەیانزانی کە ئیسرائیل خۆی بۆ شەڕێکی یەکلاکەرەوە ئامادە ئەکە بە پشگیری بێگومان بە پشگیری ئەمریکا کە لە ئەو 4-5 ڕۆژەی شەڕەکە دەستی پێکرد و ئەبینین ینی شەڕەکە بە شێوازێکە کە ینی جگەل لەوەی هەموو ئەو منتیقانەی بە غێر مباشر گرتوتەوە ئەمریکا و رووسیا و وڵاتانی دەرۆش هەمویان لەسەر هێرن لەسەر ئەو بابەتی ئەو کێشە و ململانیانەی کە ئێستا ئاگوزارێت، چونکە شەڕی ئێران و ئیسرائیل شەڕێک نییە ینی پەیوەندی بەو دوو وڵاتەوە هەبی شەڕی بە پارچەیەکی گرنگی جیهان کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوانە هەمویان بابەتی گرنگن بەنسبەت ئەو وڵاتانی ئیقلیمی و هەروە وڵاتانی دەولیش. بەڵێ دکتۆر نیەتی ئیسرائیل لەم جەنگەیە چییە؟ لەگەڵەوەی کە بەڕێستان باستان کرد ئەو شتانی کە ئیسرائیل بە هەڕەشەی زانیوە بۆ سەر وڵاتەکەی خۆی و ئەو کارانی کە ئێران لە ماوەکانی پێشترا کردوێتی بۆ سەر ئیسرائیل، بەڵام ئەمەی کە ئێستا دەگوزارێ ئەم جەنگەی ئێستا کە لە نێوان ئیسرائیل و ئێران هەیە، نیەتی ئیسرائیل ئەمە تەنها مەسەلەکە بابەتی ئەتۆمە یان هەر بە تەواوتی ئێوێ ڕژێمی ئەو وڵاتە لە ناو بەرێ؟ خۆی ڕاستیەکەی
بەلای ئیسرائیلیەکانەوە بابەتی ئەتۆم بابەتێکی زۆر گرنگە و هەروەها بە هەڕەشەیەکی زۆر گەورەی ئەبینن لە کاتێک ئێران بیتە خاوەنچەکی ئەتۆمی، چونکە ئیسرائیل وەکو باسم کرد ئێران بە هەڕەشە لەسەر ئاسایشی نەتەوەی خۆی ئەبینی لە کاتێک وڵاتێکی وەها گەورە لە جوگرافیا لە ژمارەی دانیشتوان لە پێگەی جوگرافی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببیتە خاوەنی ئەتۆمی کە یەک لە بنەما هزریەکانی خۆی یاخود ئایدۆلۆژیەکانی خۆی لەسەر دژایەتی ئیسرائیل داناوە. ئەمە وتارەکانی بەرپرسانی ئێران ئەبینین کە لە هەموو وتارەکانیان چەندین ساڵە باس لە ناوبردننی ئیسرائیلەکەن. ئەوە بەلای ئیسرائیلەکانەوە بابەتێکە شتێکی وجودیە، ینی بابەتەکە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ڕاستیەکەی بە چەکی ئەتۆمیەوە بی، بەشێکی پەیوەندی بە چەکی بالیستیەوە بی، بەشی ئەو سێمیشیان پەیوەندی بە ئەو هەڕەشە و مەترسیانەنە کە ئێران لەسەر ئیسرائیلی دروست کردووە لە ڕێگای ئەو میلیشیان. خولی پێنجەمی کۆبوونەوەکانی نێوان ئەمریکا و ئێران تەنها داواکاری نەپیتاندنی یۆرانیۆ بوو لەسەر خاکی ئێران، واتە زۆر زەقکردنەوەی بابەتی دۆسی ئەتۆمی و بابەتی یۆرانیۆم ئەکرێ خاڵی سەرەکی ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران بوو بێ بەدەر لە بابەتی ئیسرائیل و ئێران. ئایا لە ئێستاە دوای ئەنجامدانی هێرش بۆ سەرێکتری ئاسوەیەک هەیە بۆ ئاگربەست لە نێوان هەردوولا بەتایبەتە و هەڵە دیپلۆماسیانی کە لە ناوچەکە و لە سەراستی جیهان هەیە؟ خۆی ڕاستیەکەی ئەوەی لە ڕاگەیاندن باس ئەکراوە بەڵێ بەس قسە لەسەر پیتاندنی یۆرانیۆم بوو، بەڵام ئەمریکاش لە زۆر لە وتارەکانی خۆی ترامپ لە زۆر لە ئەو وتارانەی کە باسی لە پەیوەندی یاخود ئەو ئیتیفاقە کراوە کە لەگەر برێم ئێرانیەکانەیەکە باسی ئەو سێ خاڵە کراوە کە خاڵی یەکەمیان پیتاندنی یۆرانیۆم و چەکی نەوەویە، خاڵی دووەمیان لە بەلای ئیسرائیلیەکان و بەلای ئەمریکیەکانیشەوە، تەنانەت بەلای بەشێکی وڵاتانی ناوچەکەش ڕەنگە بە مباشر باسی نەکەن مەسلەی چەکە بالیستیەکان و چارەوخە بالیستیەکانی ئێرانە کە هەڕەشەن لەسەر تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕات و بەشێکی ئەو وڵاتانە کە ڕەنگە کاریگەریان لەسەر برێم ناوەندی بڕیاری سیاسی ئەمریکا هەبی بە تایبەتیش وڵاتانی خەلیج ڕەنگە بەشێکیان بۆ نمونە ئەوەی لە ڕاگەیاندنەکان باسەکەی وڵاتێکی وەکو سعودیا من پێم وانییە بەوە دڵخۆشبی ئێران و بیتە خاوەنی چەکی ناوەچی یاخود بەوە دڵخۆشبی توانە سەربازی و چەکە بالیستەکانی خۆی زیاتر پەرە پێ بدات، جگە لە بابەتی پشگیریکردن لەو حرەکە و لەو دەوڵەتانەی کە دژایەتی ئیسرائیل و دژایەتی بەشێکی ئەو وڵاتانە ئەکەن، ینی ئەو سێ خاڵانە بوون کە بنەمای دانیشتەکانی ئەمریکا و ئیسرائیل بوون. بەڵام ڕەنگە بەلای ئەمریکیەکانەوە ئەوەی گرنگ بێ خاڵی یەکەمی هەر لە پێشیان مەسلەی بابەتی پیتاندنی یۆرانیۆم و مەسلەی چەکی ناوەچی بێ، بەڵام خاڵەکانی دیش هیچی لەوە کەمتر نەبووە بە بەلای ئیسرائیل و تەنانەت بەشێکی وڵاتانی ناوچەکە و ئەمریکاش. بەڵێ دکتۆر ئەگەر باسێک لە ئەمریکا بکەین، ئەو لە دوانانەی کە ترامپ لەسەر ئەم جەنگە دەیدات زۆر جار دەبینین خۆی لەناو خۆیدا لە دوانەکانی تۆزێک دژبەیەکی پێوە دیارە. ئەمریکا لەم جەنگەیە ئەوێ چی بکە؟ هەر بە بێلایەنی دەمێنێتەوە یان هەر بەڕاستی دەیەوێت ترامپ لە ڕێی ئەو لێدوانانەوە کە ئەیدا خۆی هەڵباتە ناو جەنگەکەوە؟ ڕاستیەکەی ڕەنگە تێڕوانینێک لەلایەن ئێرانیەکانیش هەبووی بیکە سەرۆکی ئەمریکا بەو باگراوندا ئابوووریەی کە هەیەی خۆی لە شەڕ و لە کێشە و ئەوانە بە دوور بگرێ، بەڵام ئەمریکاش چۆن ئیسرائیل چەکی ناوچی ئێران بە مەترسی ئەزانی، چۆن پشگیریکردنی ئەو میلیشیانەی لە دەرەوەی ئێرانن بە مەترسی ئەزانی، چۆن چەکە بالیستیەکانی بە مەترسی ئەزانی بۆ بەلای ئەمریکاشەوە هەمان شت بووە، بەڵام لەسەر میکانیزمەکە ڕەنگە جیاوازی لەگەر ئیسرائیل هەبووی بیوە. ئەمریکا بەڕاستی لەو شەڕە بێلایەن نییە. ئەو شەڕی کە ئەکرێ ئێستا کە لە ئاسێکی زۆر باڵای ئیستیخباراتیدا لە ئاسێکی زۆر باڵای تەکنۆلۆژیدا بێگومان ئیسرائیل ڕەنگە باڵادەستی تەکنۆلۆژی و کۆمەڵێک بابەتی تری بەسەر ئێران هەبی، بەڵام بەبێ پشگیری ئەمریکا ناتوانێت ئەو شەڕە بەرامبەر بە ئێران بکە، چونکە ئێران یەک لە وڵاتە گرنگانەی ناوچەکەیە کە ڕاستیەکەی توانایەکی سەربازی ئەگەر بەراورد نەکرێت بەوەی ئیسرائیل و بەوەی ئەمریکاوانە، بەڵام توانایەکی سەربازی و بالیستی هەیە لە ڕووی چەکەوە. ئەمەواکات ئەمریکا جارێکتر بێنێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی هێزی سەربازی و جەنگەوە بۆ مانایی کە جارێکتر مارێنزی ئەمریکی
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەزێ و شەڕ بکات؟ ڕاستیەکەی بەشێکی ئەو کێشانەی دروستبوون لە غیابی ئەمریکا بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، مەگەر ئەگەر بچینەوە سەر 15 ساڵی ڕابردوو لە سەردەمی بۆشی کورکە عێراق و ئەفغانستان ڕزگارکران شیعاری ئەمریکا تەداخلکردنی مباشر بوو لە لۆگۆڕینی ڕژێمەکان و هەروەها بینای نەتەوە یاخود ئەوەی پێی ئەگۆترێ بینای دەوڵەتی تازە، بەڵام لە هەردوو حاڵەتەکە سەرکەوتوو نەبوو، لە ئیسرائیل سەرکەوتوو نەبوو، لە عێراقی سەرکەوتوو نەبوو. لەبەرەوە ئەمریکا لە سەردەمی ئۆباما پاشەکشەیەکی تەواوی کرد. ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشتر کە خاڵی یەکەمی استراتیجی ئەمریکا بوو لە ناو سیاسەتی دەرەوەی ئەمریکا کەتە دواوە استراتیجی ئەمریکا بەڵاو ئاسیا و ئاسیای باشوور بەرەو ئەو احتیواکردنی و چین ڕۆیش لێرەشەوە فەراغێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوو. ئەو فەراغا چین پێگەی خۆی بەهێز کرد. ئەگەر تەماشا بکەین ڕێککەوتنی ئێران لەگەر سعودیا بە نێوەنگیری چینیەکان بوو، هەروەها رووسیا ئەو کات پێگەی خۆی بەهێز کرد. ئەو فەراغە وای کرد ڕاستیەکەی ئێرانیش دەستی واڵاتر بێ لە پەلکێشان لە وڵاتانی ئەو وڵاتانێک کە کاریگەری لەسەر هەبووە لە عێراق ڕۆلی یەکلاکەرەوە لەژێر ئەژمونی ئێران بووە، لە سووریا بەغێر مباشر لەژێر دەستی ئێران بووە، لوبنان و حیزب الله لەژێر دەستی ئێران بووە، حوسیەکان و تەنانەت ئەوانەی برێم لە غەزەش ئەو حیزبانەی کە لەوێ بابرێم ئەوانەی حوتی ئۆکتۆبەریان دروست کرد هەمووی بە پاڵپشتی ئێرانەوە. بەڵام ئێستا تێڕوانینێک یاخود گۆڕانێک لە سیاسەتی ئەمریکا ئەبینین، ئەویش ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت ئیعادە نەزەر لە سیاسەتی ئەمریکا خۆی بکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بیەوێ پێگەی ئابووری خۆی بەهێزتر بکات. چونکە وەکو باسم کرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست وزەی بەشی زۆری وزەی ئەمریکا و ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تەنانەت هیچ وڵاتانی وەکو چین و یابانش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕێڕەوی دەریایە. ئەو کێشانێک کە ئێران دروستی کرد کاریگەری لەسەر ڕێڕەوی بازرگانی کردبوو، ئەوە بینین حوسیەکان چیان کرد. ئەوە هەموو ئەو خاڵانە پێکەوە وای کردیا ئەمریکا بێتەوە ناو بابەتەکە. بەڵام ڕاستەوخۆ ڕەنگە هاوکاری ئیسرائیل بکە، بەڵام وەکو باسم کرد ڕەنگە ئەگەر باشە دکتۆر ترامپ ڕاستەوخۆ نەیەوێت باس لەوە بکە کە وەکوی بەڕێستاوتان ڕەنگە پشگیری ئیسرائیل بکە، بەڵام ڕاستەوخۆ ناوێتە ناو جەنگەکەوە. بەڵام ترامپ خۆی باس لەوە دەکا کە کۆنتترۆلی ئاسمانی ئێران بەدەستی ئەوانە، جیاواز لەو شرۆڤانی کە ئێمە دەیکەین ئەمە ئەوەی کە ئێستا هەر ئێستا کە ڕای گەیاندوڵێ کۆنتترۆلی ئاسمانی ئێران بەدەستی ئێمەیە، کەواتە مە ڕاستەوخۆ مانای ئەوە نیە کە ئەمریکا چۆتە ناو جەنگەکەەوە. خۆی کە قسە لەسەر ڕاستەوخۆ ئەکرێ، یعنی ئەگەر قسە لەسەر گۆڕینی سیستەم ئەکرێ، سیستەمی سیاسی بە تایبەتیش لەو کێشانێک کە هەیە لە ڕێگای تەداخلی هێزی سەربازیەوە ئەکرێ کە من بە دووری ئەبینم هێزی سەربازی ڕاستەوخۆ بچێتە ناو ئێران بۆ گۆڕینی سیستەمەکە. وەکو باسم کرد ئەمریکا ئامادەی تێدانی زارێکی تر تەجروبەی عێراق و ئەفغانستان دووبارە بکەتەوە. ئەویان خاڵی یەکەم، یان ئەوە تا لە ڕێگای ئینقلابێکی سەربازی، یان لە ڕێگای ڕاپەڕینی خەڵکە. یعنی وەزی ئێران بە شێوەیە کە لەبەرەوەی چەندین ساڵە لە ژێر گوشاری ئابووری ژیانی خەڵکەکەی بە شێوەیەکە ینی کاریگەری لەسەر ئەدای حکوومەتی ئێران هەیە ئەگەر تەماشا بکەین لە شەڕەکەش. بەڵام ئەوە بەڕای من ناگاتە ئەوەی چ ئیسرائیل چ ئەمریکا بیر لەوە بکەنەوە بە ینی بیر لە گۆڕینی سیستەمی سیاسی بکەنەوە، ئەیانەوێت تەحجیمی بکەن، ئەیانەوێ بیخەنەوە قاوغی خۆی. ئەو پەلوپەوانەی کە هەیە هەمووی شەڕەکانی ئێران کە لە دەرەوەی سنوورەکان ئەکرا بیبەنەوە ناو ئێران و لەوێوە حکوومەتێک بێ. ئەو حکوومەتە دکتۆر سەبارەت بە فراوانبوونی ئاڵۆزیەکان و زیاترنەکردنی ئاڵۆزیەکان، ئایا ئەو کارتانی کە لە دەستی ئێرانان بۆ نمونە بەرفراوانکردنی بەرەی جەنگ لە بەرژەوەندی ئێرانی بە تایبەت دەگەر وڵاتانی کەندا و یاخود عێراق بگرێتەوە؟ خۆی ڕاستیەکەی ئەوەی هەتا ئێستا ئەگوزارێ دائیمەن لە شەڕ عنسوری مفاجئە زۆرە، ینی لە مشەڕەکان ئەبینین. بەڵام ئەوەی تا ئێستا ئەگوزارێ ئەو کارتانەی لەبەردەستی ئێرانن ڕاستیەکەی کارتی بەهێز نین، کارتی لاوازن. ڕەنگە پێش ئەو هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران کارتی بەردەستی ئێران نارێم زۆر بەقووەت بوو، چونکە ئەو پشگیریانەی ئێران لە دەرەوە ئەوانەی پشگیری ئێرانیان نەکرد لە سووریا
لە حیزب اللای لوبنانی حتا نانەت حوسیەکان و لە ناو ئەوەی غەزە و ئەوانەش پێگەی ئێرانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لاواز کرد بەڵام ئەوە بە ومانە نەبوو کە ئێران خاوەنی هێز نییە خاوەنی قوت نیە ئێستا ئەتوانێت چی بکات بەڵام کە ئێستا ئێران بەڕای من ئەو کارتانێک کە لە بەدەستی ئێران باسەکرێ زۆر جار باسی ئەو ئەکرێ گەروی هورمز یاخود لە ڕێی پرۆکسیەکانی خۆی هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەوە هەمووی بەڕای من ڕەنگە شەڕێکی ئینتیحاریبی بۆ کۆمەڵێک بابەتی ترکە لە ناو ئێران ئەمڕۆ عێراق کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە بۆ ڕاگەندراویشانە بوو چۆن لە هەڵوێستی عێراق لە نێو ئەم ئاڵۆزیانە ئەڕوانن پێتان وایە هەوڵستێکی هاوسەنگی گرتوێتە بەر خۆی ڕاستی وەکو باسم کرد بۆ ئێران باشترین شت ئەوێ لەو حاڵەتەی ینی باوەڕ ناکەم ئێران بە هیچ شێوازێک بگەڕێتەوە پێش 6 ڕۆژ پێش ئێستا لەبەرەوەی ئەگەر دیقەت دەین لە وڵاتان ئەو کۆبوونەوەی لە کەنەداکرا ئەو وڵاتە جلهێزە ئابوووریەکانی جیهان ئەمریکا فەڕەنسا وڵاتانی تریش هەمویان جەخت لەسەر ئەوەکەنەوە نابێ بە هیچ شێوەیەک ئێران خاوەنی چەکی ئەتۆمی بێ کەواتە ئەو بابەتە یەکلا بۆتەوە بۆ ئێران باشترین شت ئەوەیە هەوڵ بدە لە ڕێگای گفتوگۆوە لە ڕێگای گوشارکردن لە دۆستەکانی خۆی کە بۆ نمونە رووسیا وڵاتانی کەنداونیان وڵاتانی ترن زەخت لە ئەمریکا بکە بچیتە ژێر باری ئەوەی لە ئەوەی بە کەمترین زەرر لە ناو شەڕەکە دەرچی ئەوەی پەیوەندی بە عێراقەوەیە بەڕای من بۆ نخبەی سیاسی لە عێراق و بە تایبەتیش کە باس لە دەسەڵاتی عێراقەکەین باس لە حکوومەتی عێراق و لە نخبەی سیاسی شیعەکەین ئەو بابەتە ئیمتیحانێکی زۆر زۆر ینی قورسە کە ئەوان ئەگەر بیانەوێ عێراق لەو شەڕە بپارێزن ئەگەر بیانەوێ عێراق نەچیتە ناو ئەو شەڕەکە بە هیچ شێوەیەک لە قازانجی خەڵکی عێراق نییە بەگشتی دەبێت بە هیچ شێوەیەک ڕێگا بەو میلیشیانە نەدەن کە پێشتر ئاسایشی هێرشیانە کردە سەر ئیسرائیل و سەر ئەمریکا و ئەوانە چونکە ئێستا ئەم هێزانە دکتۆرتوانیان ماوە ئەو هێرشانە بکەن بە تایبەتەوەی کە پیانەتی بریکارەکان ئێران و لە نێو عێراقیش بە دیاریکراوی ئەتوانن شتێک بکەن لە بەرەی ئێران یاخود هاوسەنگیەکە خود لاسەنگی بکەن خۆی ئەوان ناتوانن هاوسەنجی بگۆڕن بەڵام ئەتوانن کێشە بۆ دەوڵەتی دەسەڵاتی عێراق و حکوومەتی عێراق دروست بکەن کە بەیانی ڕاستی هەم ئیسرائیل و هەم ئەمریکاش بەرپەرچی ئەو بابەتە بداتەوە و عێراق تووشی کێشەیەک بکەن کە بەڕاستی ئەو کێشەی عێراق نییە ئەگەر بەدەر لە لایەنە مەسەبی شتەکان وەکوم دەوڵەت ئەمن باسی عێراقەکەم لەبەرەوە بۆ عێراق بۆ ئێمەش وەکو هەرێمی کوردستان چەند هاوسەنگ بین لە وتارەکانمان چەند خۆمان بە دوور بگرین لەو شەڕە چونکە ڕاستیەکەی ئەوەی ئێستا بەدی ئەکرێت لە ناوەندە سیاسی و ئەکادیمیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانێکی گرنگدایە ئەو گۆڕانە ینی پێویستی بە لێوردبوونەوە هەیە وەکو باسم کرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر ناچیتەوە پێش 7 ئۆکتۆبر و ناچیتەوە پێش ئەو شەڕێک کە لە نێوان ئیسرائیل و ئێرانیش دروست بوو کۆمەڵێک ئەگەر باسەکرێن لەو ڕۆژانە پێویستە بەڕاستی هەم عێراق و هەم خۆشمانۆک و کورد لە ئەو بابەتانە بە شێوەیەک لە شێوەکان ئامادەبین. بەڵێ دکتۆر ئێران تاکوێ توانێت بەردەوام بێ یان ئێمە باس لەواکەین کە پشگیری هەنێک وڵاتی هەیە جا بە وڵاتە عەرەبیەکانەوە بەیان لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆمەڵێک وڵات هەیە کە بەڕاستی پشگیری ئێران دەکەن. ئایا ئەم پشگیریانە تا چەند گرنگی بۆ ئێران دەبێت ئێران دەتوانێت بەم پشگیریانە بەردەوام بێت لەم جەنگە ئەم پشگیریانە تەنها لێدوانن یان هەر بەڕاستی هاوکارە بن لە بەردەوامی ئێران لە جەنگەکەیە خۆی ئەو برێم ئەوەی تا ئێستا لە وڵاتە جلهێزەکان رووسیا و سین ڕەنگە رووسیا زیاتر پشگیری ئێران بکە لە لێدوانەکانی و دیس دڵخۆش نییە بەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگرێت سینچە رووسیا رووسیا لە حەفدەی یناری 2005 ئیتفاقێکی شەراکەتی استراتیزی لەگەر ئێران مۆر کردووە کە هاوکاری یەک بکەین و ئەشماندیت پێشتر لە شەڕی ئۆکرانیا چەکی ئێران بەکاردەهات بەڵام ئەو ئیتفاق استراتیزیە نەگەشتیتە ئاستی هاوپەیمانی کە رووسیا تەداخلی ئەو کێشەیە بکە لە ڕووی سەربازیەوە ڕەنگە توانای ئەوەشی نەبێت چونکە خۆی بە شەڕی ئۆکرانیاوە مەشغولەوە بەنسبەت چینیەکانیش چین ئامادە نییە بە هیچ شێوەیەک بێتە ناو
شەڕێکی وە ئەوەی بەلای و گرنگە زیاتر بە بەرژەوەندی ئابوووریەکانیەتی ڕەنگە پێیان ناخۆش بی یەکێک لە دۆستەکانیان تووشی حاڵەتێکی وابووی بیوە بەنسبەت ئەو وڵاتانی ناوچەکەشەوە ڕاستیەکەی ڕەنگە بەشێکی ئەو وڵاتانە حەز نەکەن ئیسرائیل ئەو باڵادەسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەبی بەشێکیان ڕەنگە بە تایبەتیش ئەگەر قسە لەسەر ئیمارات لەسەر سعودیا بکرێ ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان پێیان خۆشبی تەحجیمی هێزەکان هێزە برێم سەربازی و یان چەکە بالستیەکان و چەکە ناوچەکانی ئێران و تەنانەت پشگیری ئێران بۆ پرۆکسیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێت چونکە ڕاستی ئێران هێزی ئێران تەنها مەترسی نەبووە لەسەر ئیسرائیل بەڵکو مەترسیە ئەوان بەشێکی وڵاتانی کەندا و بە مەترسی لەسەر خۆشیان ئەبینن و ئەوە ڕەنگە بەو بابەتە نەپێورێکە لە ڕاگەیاندەکانی خۆیان بێ هەڵوێستی ڕوسیا و چین نەکرێ بەرامبەر بە ئێران پێشتر وەکو هاوپەیمان و دۆستی یەکترە ناسێنران ئەو دوو وڵاتە وەکو دوو زلهێزی جان وەکو دوو ئەندامی کۆمەڵی گشتنی تێکتۆکان ئەنجومەنی ئاساییش کە مافی فیتۆشیان هەیە ئەتوانن چی بۆ ئێران بکەن لە ڕووی سەربازی و سیاسی شەو لەم دۆخانە خۆی لە ڕووی سیاسیەوە ڕەنگە ئەبینین ئەوان پشگیرن ڕاستی لە ڕاگەیاندەکانیان وەلا ئەو بابەتانێکە لە کۆبوونەوەکانیان بەردەوام هانی ئێران ئەدەن چونکەوان ڕەنگە مەترسیەکە ببینن لەسەر ئێران مەترسی ئەو شەڕە بین لەسەر ئێران بەڵام لە ڕووی سەربازیەوە بە شێوازی ڕاستەوخۆ من بەڕای خۆم چڕ و سیاسی ناتوانن بە هیچ شێوەیەک هیچ شتێک بۆ ئێران بکەن ڕاستی چونکە لەلایەک هێزی ئیسرائیل بەرامبەر بە ئێران ئەوە زۆرێک لە نابەرابەری ئێستا لە ڕاستی لە شەڕەکە هەیە دوو بوونی ئەو هەموو هێزانەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جولاندنی ئەو کەشتە گەورانەی لە ئەمریکا و هەروە لە ناو دەریای سین بۆ ئەو منتیقانە هەمووی یعنی شتێکمان پێ ئەڵێ کە ئەمریکا بە هەموو هێزی خۆی پشگیری ئیسرائیل ئەکا ڕەنگە لە هەندێک شت جیاوازیان هەبی لەسەر کۆتایی هێنان بەو شەڕە بەڵام هەردووچیان لەسەر ئەوەی یەکلان کە ئەبێ ئێران لە بابەتی چەکی ئەتۆمی دابمادرێەوە لە بابەتی ئەو چەکە بالیسیانێک کە هەڕەشە لە وڵاتانی ناوچەکە و بە تایبەتیش لە ئێران ئەکەن وە پشگیری ئێران بۆ پرۆکسیەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو بابەتانە لەگەر ئێرانم پێم وایە ینی بە شێوەیەک لە شێوەکان لە ئەو مفاوەزاتانەی کەدا دێ ینی ئەگەتە خاڵێکی کۆتایی من ناڵێم سەتاسەد هەمووی حەل ئەبی بەڵام وەزی ئێران و ئێستا بارودۆخی ئێران لە حاڵەتێک نییە کە بتوانێت ڕاستی لەسەر مێزی گفتوگۆ ئەو مەرزانێک کە پێش شەڕی ئیسرائیل هەیبوو ئەیتوانی جێبەجێ بکە لە دوای ئەو شەڕە بتوانی جێبەجێ باشە وەکو کۆتا پرسیار دکتۆر باسمان لەوە کە ڕاوشکاری ئەڵمانیا ڕایگەیان کە ئێران بەهۆی هێرشەکانی ئیسرائیل و لاواز بووەوە ناگەڕێتەوە بۆ بەهێزیەکەی جارانی و هەر بەڕێزیشتان لە ئەسنای قسەکانتان ئاباستان لەوە کرد جارێک تر ئێران ناگەڕێتەوە بۆ 6 ڕۆژ لەمە و پێش ئەوەی کە ئێستا لە ئێراندا دەگوزەرێ تەواو بارودۆخەکە لە دەست دەرچوویان هێشتا درەنگ نییە بۆ ئەوەی کە ئێران فرێ خۆی کەوێ بەڕای من تا ئێستا بارودۆخەکە لە ئێران لە دەست دەرنەچووەوە ڕاستی حکوومەتی ئێران ئەتوانێ ینی زۆرێک لە تەنازول لە ئەو خیتابە سیاسی یاخود لە ئەو بنەمانەی خۆی بکە کە پێشتر زۆر پێداگری لەسەر ئەکرد لە وەکو باسم کرد لەسەر مەسلەی پیتاندنی یۆرانیۆم لەسەر ئەو چەکە بالستیانەوە هەروەها ئەوەی پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەم ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەبی بەشێکی ئەو ئاڵوگۆڕانەی لە سووریا و لەو منتیقانەکران ڕەنگە چارەسەر بوو بێ بەڵام بەشەکەی تر ئێران بەڕای من لەسەر مێزی گفتوگۆ سازش لەسەر کۆمەڵێک بابەت بکە بۆ ئەوەی بارودۆخی ئێران بەرەو حاڵەتێکی خراپتر نەچی چونکە خۆمان ئەبینین جگە لە شەڕ خەڵکی ئێران بەخۆیان لەژێر گوشارێکی زۆری ئابووری دابووە کۆمەڵێک کێشەی زۆر لە ناو ئێران لە ڕووی چەندین ساڵە لە ڕووی ئابووریەوە هەیە ئەوانە هەمووی تەسیری لەسەر خەڵکەکە کردیە تەسیری لەسەر تەنانەت ئەدای حکوومەت و هێزە چەکدارەکانیشی کردیەوە خۆشمان ئەبینین ئەو قسانە بەومانایی نییە ئێران هەر بە تەواوی هیچ جۆرە هێزێکی نەماوە ئێران وڵاتێکی گەورەیە و جوگرافیایەکی گەورەی هەیە بەڵام ئەو بنەمای هێزانەی کە پێشتر لە بەردەستی بوو ئێستا لە بەردەستی نەماون وەکو پێویست لەبەرەوە باشترین شت ئەوەیە وەکو ئەوەی لە شەڕی عێراق و ئێران ڕوویدا ینی کۆمەڵێک تەنازولی کرد ئێستاش لە کۆمەڵێک تەنازول بکە بۆ ئەوەی ماوە
بیپارێزی ئەگەر ناڕاستیەکەی زۆر باش هاتنی ئەمریکا بۆ ناو شەڕەکە ڕەنگە وەزەکە بەرەو ئاقارێکی تر بووە. دکتۆر زەینەدین مەولود دکتۆرا لە زانستە سیاسیان سپاس لە ئەستۆدیۆکارمان لە هەولێر لەگەڵمان.